زانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو لە صحیحی مسلمدا فەرموودەکە هاتووە چۆنمان بۆ دەژێڕێتەوە دنیا کۆتایی پێدێ هەمومان دەچینەوە بەر بارەگەی خوای پەروەردگار پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ إن أول الناس يقضى يوم القيامة عليه رجل يكم كس كلا قيامة عليه حكم ددري سزا ددري يكم كسك كلا دادگاي خواي پروردگار دا لقيامتا سزاي بسرادة چسپيندري رجل كسيكا استشهد لپيناوي ديني خوادا لجنگي كافران دا بۆ لابردنی بەربەستەکانی بەردەم گەیاندنی ئیسلام بۆ گەیاندنی نور و ڕەحمەتی خوای پەروەردگار بە جیهان ڕوحی خۆی بەخشیوە شەڕی کردووە شەڕی کافرانی کردووە حتا ڕوحەکەی بەخشی حتا شەهید بوو ئوستوشهیدە فەئوتیە به لە ڕۆژی قیامەتە داهێندرێ فعرفه نیعمەتەه پەروەردگار دەیخاتەوە بەرچاوی ئەی ئەو کەسەی کە ڕوحی خۆت لە پێناوی خوادا لە جەنگی کافراندا بەخشی و بەدەستی کافر خوێنی پاکت ڕژا خۆی گەورە دەفەرمێ ئەمانم هەموو بە تۆ بەخشی لەشم ساخ کردی چونکە گەن نەخۆش بوویتایە نەت دەتوانی ببی بە موجاهید و پێشمەرگە و جەنگاوەری ڕێگای خوای پەروەردگار لەشێکی ساغ و تۆکمەم دایتێ کەم ئەندامم نەکردی هەموو ئەندامەکانی جەستت بەڕێک و پێچی کاریان دەکرد جەستەیەکی بەهێزت هەبوو پەلت ئەستور بوو توانای شمشێر ڕاوەشاندنت هەبوو توانای ڕموەشاندنی ئەو زەمانەت هەبوو جەستەیەکی بەهێزت هەبوو لە ڕوولاوازم نەکرد بووی کە نەتوانی جەنگ بکەی پەروەردگار دەفەرمێ ئازایەتی و غیرەتیشم پێبەخشی بووی هەیە لە جەستەدا هەیکەلی زۆر زۆر بەهێزە دەڵێ شێر بەگوێ دەگرێ بەڵام لە ناوە غیرەتی نییە خوا دەفەرمێ من غیرەتیشمدا بە تۆ جورئەتم پێبەخشی ئازایەتیم پێبەخشی ئەوە هەموو خەڵاتی خوایە لەگەڵ ئەو لە شت کە تەوا بوو جەستەیەکی بەهێز و تند و تۆڵت هەبوو غیرەتی ناو ناخ و دەرونیشم پێبەخشی شەرمت لە گولە نەدەکرد هەروەها پەروەردگار دەفەرمێ هەل و دەرفەتیشم بۆ ڕەخساندی هیوا هەیە دڵسۆزی دینی خواشە جەستەشی ساغا کەم ئەندامیش نییە زۆریش بەهێزە بەخوا بەغیرەتیشە بەڵام ئەوەندە هەژار و نەدارە ناتوانە منداڵەکانی یەک ڕۆژ بەجێبێڵێ یەک ڕۆژ نەچە کرێکاری نەکە پارەیەک پەیدا نەکە منداڵێکی زۆری بەسەرا کەوتۆتەوە نان نییە خۆن دەفەرمێ خوای پەروەردگار دەفەرمێ من هەلم بۆ ڕەخساندی دەرفەتی ئەوم بۆ ڕەخساندی ئەوەندەم سەرەت و سامان پێبەخشی کە دەڕۆیشتی بۆ جەنگ و جیهاد منداڵەکان محتاج نەبوون خوای گەورە ژنێکی باشی پێبەخشی بووی لە تۆ باشتر ئاگای لە منداڵەکان بوو سەپەرشتی دەکردن ئەو هەلە من بۆم ڕەخساندی بوونی جەنگی کافران هەیە ئەو سیفەتانەی پێشووی هەموو تێدایە بەڵام جەنگ نییە مەیدانی شەهید بوون نییە من جەنگی کافرانیشم هێنایە بەردەمت ئەو هەموو خەڵاتم پێبەخشی بۆ ئەوەی تۆ بگەی بە پلەی بەرزی شەهیدی فعرفها دانی پێدا دەنێ دەڵێ یا ئیلاහ العالمین یا رب العالمین والله هەمووی تەواوە ڕێک وایە منیش خۆم ئەوەی خوا دەفەرمێ فما عملت فيها دەی تۆ چیت بۆ من کرد قال قاتلت فيك حتى استشهدت دەفەرمێ خوای گەورە تۆ لەشت ساغ کردم جەستت بەهێز کردم ئازایەتی و غیرەت خستە دڵ و دەروونمەوە هەلی دەرفەتت بۆ ڕەخساندم ماڵ و سەرۆتت پێبەخشیم خەمی ماڵ و منداڵم نەبێ خێزانی باشت دامێ ئاگای لە منداڵەکانم بێ بوونی جەنگی ڕاستەقینەی کافر و مسلمانم بینی و مەیدان ئاشکرا بوو کە ئەمە لە پێناوی خوادایە خوا تۆ ئەوە دامێ منیش لە پێناوی تۆدا چوم شەڕم کرد حتا ئوستوشهدت و حتا کافرەکان منیان کوشت و شەهید کرام قال كذبت خوای پەروەردگار دەفەرمێ كذبت تۆ درۆ دەکەی ولكنك قاتلت لأن يقال الجريء تۆ تەنها لە پێناوی ئەوەدا جەنگای کە پێت بوترێ ئینسانێکی بەغیرەت و بە شەهامەت و زۆر چاو نەترسە فقد قيل ئەوەشت پێ وترا ثم أمر به فسحب على وجهه حتى ألقي في النار پەروەردگار دەفەرمێ لە سەد دەم و چاو ڕایکێشن حتا دەی فڕێ دەدەنە ناو دۆزەخەوە دا سەیریکەن على وجهه بۆ لە سەد دەم و چاو ڕایکێشن لەبەرەوەی ماسکی پەست بوو خوای گەورە ئەو هەموو خەڵاتی پێبەخشی بوو ئەویش خوێنی خۆی ڕشت بوو ڕۆحی خۆی فیدا کرد بوو
بەڵام ماسکەکە بە دەم و چاویەوە بوو، تەنها لە پێناوی ئەوەدا بوو تا بڵێن کەسێکی جەری و بەغیرەت و بەهێز و چاو نەترسە. لە دنیاشا پاداشتەکەی وەرگرت، واتە نێتی بۆ خی پەروەردگار نەبوو. خوا دەفەرمێ لە پلەی بەرزی شەهیدان حیسابی مەکەن، لەسەر دەم و چاوڕای کێشن فڕی بدەنە دۆزەخەوە بەبێ حورمەتی. دومیان وەڕەجل تعلم العلم وعلمه، کەسێکە تەمەنی منداڵی تا گەنجەتی تا پیربوون خەریکی فێربوونی زانست و خەریکی فێرکردنی خەڵک بوو. تەمەنی گەنجەتی بەشێکی زۆری فێرخوازی زانستە شەرعیەکان بوو، قورئان، فەرموودە، ئوسولی فقه، تەفسیری قورئان، علومی حەدیث هەمووی فێر بوو. ئەم شار بوو ئەو شار لە خزمەت ئەو مامۆستا بوو ئەو مامۆستا تەمەنی گەنجەتی بە قوربانی ئەوە کرد و پاشان درێخی نەکرد، ئەوەی وەری گرت بوو بەخشیەوە بە خەڵکانی تر. وەقەرە القورئان، قورئان فێر بوو و خەڵکیشی فێری قورئان کرد، دەنجێکی خۆشی هەبوو، خەڵک بە گوێگرتن لە قورئانەکەی زۆر هەستیان بە ئاسوودەی دەکرد. فەئوتیە به فعرفه، دەهێنرێتە خزمەتی خوای پەروەردگار و خوای گەورە خەڵاتەکانی خۆی دەخاتەوە یاد. فعرفه نعمه، پەروەردگار دەفەرمێ من ئەمانەم بۆ تۆ کرد، لەشم ساخ کردی، چونکە ئینسانی وا هەیە زۆر شەیدای زانستە، بەڵام بەداخەوە بەهۆی نەخۆشیەوە، نەخۆشی هەموو شتێک لەبیر دەباتەوە خوای گەورە لەشمان ساخکە، لە نەخۆشی خراپمان پارێزێ. خوا دەفەرمێ من تۆم لە نەخۆشی خراپ پاراست، جەستەیەکی بەهێزت هەبوو، جەستەیەکی ساغت هەبوو. دووەم زیرەکیم پێبەخشی، هیوا هەیە لەشی زۆر ساغا، جەستەیەکی زۆر بەهێزی هەیە، بەڵام مێشکەکە وەری ناگرێ. خوا دەفەرمێ من زیرەکیشم بە تۆ بەخشی بۆ ئەوەی بتوانی بە ئاسانی عیلم فێربی. هەروەها هەل و دەرفەتیش، لە ماڵێکا بووی باوکو دایکت دەوڵەمەند بوون، پاریوەگنانیان لە خۆیان زیاتر هەبوو، حجرە و مەدرسەیەک هەبوو کە خێرخوازان، شێخانی تەریقەت، پیاوانی خێرخواز، ئەوانەی کەوا ئەهلی تەقوا و سەڵاحن لە ناو گوندەکاندا لە شارەکاندا مەسرفی تۆیان دەکێشە، پێویستیت بە جلوبەرگ نەبوو، پێویستیت بە خواردن نەبوو، پێویستیت بە کەسابەت نەبوو، تەنها و تەنها خۆت یەکلایی کردبەوە بە فێربینی زانست. خوا دەفەرمێ من هەلم بۆ ڕەخساندی، دەرفەتم بۆ ڕەخساندی. پەروەردگار دەفەرمێ هەروەها مامۆستای چاکم بەنسیب کردی، هەیە زۆر شەیدای زانستە ناگاتە مامۆستای چاک. خوا دەفەرمێ بە فەزلی خۆم دەچوویتە هەر شوێنێک تووشی مامۆستایانی زۆر باش دەبووی کە زانستەکانت پێ بڵێن. هەروەها دەنگم خۆش کردی بۆ ئەوەی خەڵک چێژ ببینن لە قورئان خوێندنەکەت. ئەمانە ئەم شەشە هەمووی من پێم بەخشی. فعرفها، دەڵێ بەڵێ پەروەردگارە، دانی پێدا دەنێم، وەڵڵی هەمووی فەزلی تۆ بوو بەسەرمەوە. خوا دەفەرمێ فما عملت فيها، ئەی تۆ چیت کرد بۆ من؟ قال تعلمت العلم وعلمته، پەروەردگارە خۆت زانای، بەشی زۆری گەنجێتیم لە بەدەستێنانی زانستە سەرف کرد، زۆر ماندوو بووم و پاشانیش درێخیم نەکرد و خەڵکم فێر کرد. زانستە شەرعیەکانم فێری فێرخوازانی زانستی شەرعی کرد، خەڵکم فێری ئەحکامی شەرعی کرد، وتارم بۆ خەڵک دەدا. وقرأت فيك القرآن، فيك خوا لە پێناوی تۆدا قورئانم دەخوێن، سەیریکە دەڵێ خوا فیکە لە پێناوی تەنها ڕەزامەندی تۆدا قورئانم فێری خەڵک دەکرد و بە دەنگە خۆشەکەم قورئانم بۆ خەڵک دەخوێند. قال كذبت، پەروەردگار دەفەرمێ تۆش درۆ دەکەی، تۆ ڕاز ناکەی، ماسکێکت بەست بوو، خەڵکت وا حاڵی کردبوو کە تۆ زانایەکی زۆر باشی بۆ خوا سوڵحاوی لە پێناوی ڕەزامەندی خوادا قورئان دەخوێنی. ولكنك تعلمت العلم ليقال هو قارئ، تۆ تەنها لە پێناوی ئەوەدا فێری زانست بووی کە لەبەر چاوی خەڵکا خۆت هەڵکێشی، خەڵک ڕێز و حرمەتت بگرن، خزمەتت بکەن، پارەت بدەنێ، دەستخۆشیت لێ بکەن، مەرحەباییت بکەن، پێگە و پلەت بەرزکەنەوە، لەسەر و خۆیانەوە دانیشێنن، خەڵک بڵێن بەڕاستی ئەمە قورئان خوێنە، ئەمە بۆ خوا سوڵحاوە، ئەمە مەلایە و زانایە. فقط قیل، پێشت وترە ئەوەی ئاواتت بوو لە دنیادا پێگەیشتی، خەڵکەکەم ماسکەکەی جەمو چاوی تۆیان نەبینی، بەڵام پەروەردگار دەفەرمێ من ئاگام لە نێتی ناودڵت بوو، تۆ هیچت بۆ خوا نەبوو. پەروەردگار دەفەرمێ ئەمیش لەسەر دەم و چاو با ماسکەکەی لێبێتەوە، ڕای کێشن لەسەر دەم و چاو فڕی بدەنە دۆزەخەوە. کەسی سێیەم ورجل وسع الله عليه وأعطاه من أصناف المال، کەسێکە پەروەردگار وسع الله عليه، بەخوا بەس بەخوا دەکرێ، خوا دەرگای لێ کردەوە، دەرگای ڕزق و ڕۆزی فراوانی لەسەر کرایەوە،
زۆری هەر دەستی بۆ هەرچی دەبرد بەدەستیەوە دەهات، یعنی هەر لە بوارێکا سەرکەوتو نەبوو، بازرگانی دەکرد، ئاژەڵداری دەکرد، دوکانداری دەکرد لە 4-5 لاوە. ئەمڕۆکانە لە زەمەنی ئەمڕۆدا پێی دەڵێن گروپی کۆمپانیەکانی هەبوو، واتە لە ئەنواش لە نەوتەوە تا جەود ئیشی دەکرد لە هەمووی بەسەرما ڕشتی. فعرفه نعمه، پەروەردگار دەفەرمێ بەندەکەم من لەشی تۆم ساخ کرد بۆی کەوا بتوانی کاسبی بکەی، لەشم ساخ کردی، زیرەکیم پێبەخشی، زیرەکی لە بەدەستێنانی زیادکردنی ماڵ و سەرۆت و ساماندا، ئەتزانی چ بکڕی، ئەتزانی کەی بیفرۆشی، ئەتزانی لەکوێ بیفرۆشی، ئەتزانی بەکێ بفرۆشی. زۆر زیرەک بووی لە واری بازارسازی و هێنانی کەلوپەل و ساخکردنەوەی کاڵاکانتدا. ئەوە زیرەکیە، خوا دەفەرمێ من ئەو زیرەکیم بە تۆ بەخشی. هەروەها هەلومەرجی باشم پێبەخشی، شوێنەکە دوا بوو کە کەسابەتی تێدا دەکرا، هەلومەرجێکم بۆ هێنایتە پێشەوە بتانی کاسبی بکەی، ڕۆژ بە ڕۆژ سەرۆت و سامانەکەت زیاترکەی. وڵاتم بۆ ئەمن و ئەمان کردی، چونکە تۆ هەرچەند زیرەک بی، لەش ساغ بی، پارەت بەدەستەوە بێ، ئەگەر شەو ڕۆژ ئاگر و ئاسن لەش وڵاتەکە تا ببارێ و ئەمن و ئەمانی تێدا نەبێ، تۆ فەوتاوی، ئەوەی هەشتە لە دەستی ئەدەی. خوا دەفەرمێ وڵاتەکەم بۆ ئەمین کردی، وڵاتێکی پڕ لە ئەمن و ئەمانم بە نسیبی تۆ کرد کەوا بتوانی بە ئەمن و ئەمانەوە کەسابەت بکەی و ماڵەکە نەفەوتێ و نەسووتێ و نەدزرێ و تاڵان نەکرێ و ئاوارە و دەربەدەر نەبی و بەجێ نەهێڵی. ئەمەم هەموو بۆ تۆ کرد. هەروەها بازاری چاک، بازارت زۆر باش بوو، لە هەموو شوێنانەوە خەڵک ڕویان تێدەکردی، ناو و ناوبانگی باشت ڕۆیشت، حرمەت و ڕێزت هەبوو، متمانە لە ناو خەڵکا پەیدا کرد. دووربوون لە بەڵا و زەرەر، من تۆم پاراست، خەڵک کۆگاکەی لە شەوێکا دەبوو بە خۆڵەمێشت، من تۆم لە زەرەر پاراست، کشت و کاڵەکەتم لە زەرەر پاراست، لە ئافەت و لە حەشەرات لە ئاگر پاراست. پەروەردگار دەفەرمێ هەموو ئەوانم بۆ تۆ کرد بۆی تۆ دەوڵەمەند بی. ئەی تۆ چیت بۆ من کرد؟ دەفەرمێ کابرا دەڵێ ما تەڕەکت من سەبیل تحب أن ينفق فيها إلا أنفقت فيها لك. پەروەردگارە خۆت عالمی، هەر ڕێگایەک هەر شوێنێک زانی بێتم ڕەزامەندی تۆی تێدایە و لە پێناوی تۆدا پێویستی بەبەخشینە و تۆ پێی ڕازی و پێی خۆشە، وەڵڵی خوا درێخیم نەکردووە، دەستم نەگێڕایەوە، یارمەتی مزگەوتمدا، یارمەتی هەژارمدا، یارمەتی منداڵانی بێباوکمدا، یارمەتی زانایانی ئاینیمدا، یارمەتی مجاهیدانی فی سەبیلی اللامدا، بیرم لێدا، مزگەوتم دروست کرد، قوتابخانەم دروست کرد، ڕێگاوبانم چاک کرد، لە هەر ڕێگایەکەوە کەوا تۆ ڕەزامەندی لەسەری بێ و فەرمانت پێکرد بێ ماڵەکەم بەخشی. خوا دەفەرمێ درۆ دەکەی، قالە کەذەبتە. پەروەردگار سوبحانەهو وەتەعالە دەفەرمێ تۆش درۆ دەکەی، بۆ ئەوە وات دەگوت حتا خەڵکی پێت بڵێن هووە جەواد، بەڕاستی کەسێکی سەخی تەبیعەتە، ئای کەیفت بە خۆت دەهات، لە ناخەوە مرتاح نەبووی بە بەخشینەکەت، بەڵام ماسکێکت بەخشی بە دموچاوتەوە گرتبوو لە ژێر دەموچاوی کەسانی سەخی تەبیعەت، کەسانی بەخشندە کە خۆشەویستی کۆمەڵگان، کە خەڵک بە ڕێز و حرمەتەوە ناویان دێنێ، مێژوو بە حرمەتەوە ناویان تۆمار دەکا و بە شانازیەوە ناویان دەمێنێتەوە بۆ نەوەکانی داهاتوو، تۆ لە ژێر ناوی جوانی بەخشندەدا ماسکێکت بەخشی بوو بەست بوو، بەڵام لە ناخەوەوە نەبووی، من ئاگام لە نێتی ناودڵت بوو، تۆ ئەمانت لە پێناوی ڕەزامەندی خوادا نەبوو، لە پێناوی دڵخۆشکردنی خەڵکانە بوو، تەنها بۆ ئەوەت بوو ناو و ناوبانگ دەرکەی و سووی ئیسیفادە لەوە بکەی لە پێناوی بەخشندەیدا خەڵک زیاتر متمانێت پێ بکەن. خوا دەفەرمێ ئاگام لێت بوو، دەسەد دەم و چاوڕایکێشن و فڕێ بدەنە دۆزەخەوە. چاو لێ تێدا چوو، ئەم کەسە یەکەم فێڵی لە خۆی کرد، بە حسابی خۆی خەڵکی دەخەڵەتاند، کەچی یەکەم کەس خۆی خەڵەتاند، خەڵکیش لێی سوودمەند بوون، بەڵام خۆی تێدا چوو. وەیە بە ئاگامان لە خۆمان بێ، بە تایبەت لە بواری ئاینیدا هەر کارێکمان کرد بە پشتیوانی خوای پەروەردگار، ئاگامان لە خۆمان بێت تەنها و تەنها لە پێناوی ڕەزامەندی ئەڵڵادا بێ سوبحانەهو وەتەعالە، بەخوا ئەوەی بۆ خوا نەبێ هیچی بە کەڵک نایە. بە ماسکی سەر دەموچاومان فڕێ دەین، ڕووی ڕاستەقینەمان ئەگەر خەڵکیش نەیبینێ بە دڵنیاییەوە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا دەیبینێ و قیامەت هەیە، و لە قیامەتە هەموو ماسکەکانی سەر دەموچاو لێ دەکرێنەوە لەژێر هەر پەردەیەکی جوان و بەڕێز و بە حورمەتی ئاینیدا خۆت حەشاردا بێ، هەمووی ئاشکرا دەبێ. خوای گەورە لەو کەسانەمان بە دوور کە خەجاڵەتی بەردەمی خوای پەروەردگار نەبین،
یا ڕەبی خوایە دڵ و زمان و ڕوومان هەموو یەک بێ ئیخلاسمان پێ ببەخشی کارەکانمان تەنها لە پێناوی ڕەزامەندی تۆدا بن